بینەرانی عزیزی گەری کوردستان سڵاوێمەتان لەبێت ئەم کاتۆم کاتێکتان باش بێت خۆشحاڵین کامڕۆژ بە یارمەتی هاوکاران و لە پرۆگرامێکی نوێدا و بە شێوەیەکی ڕاستەوخۆ هاتینەوە خزمەتەوەی عزیز و خۆشەویست بەو هیوایی کە تا کۆتایی پرۆگرام بینەرما بن و سوود لەو بڕگۆ بابەتانە ببینن کە ئەمڕۆ بۆمان ئامادەکردن وەک هەمیشە چەند بڕگۆ بابەتێکی جیاوازمان هەیە و ئەمڕۆ دوو تەوەری سەرەکیمان هەیە کە گفتوگۆی لەسەر دەکەین. یەکی لە بابەتەکانمان تایبەتە بە دەستنیشانکردنی ژووری بازرگانی سلێمانی وەک چالاکترین ژووری بازرگانی لە سەر ئاستی عێراق دوێنێ لە ڕێوڕسمێکدا بە ئامادەبوونی ژمارەیەکی بەرچاو لە کەسانی حیزبی و حکومی و تەنانەت یەکێتی ژوورە بازرگانەکانی و پیشەسازی عێراق لە سلێمانیدا خەڵاتی ڕێزلێنان لە بەخشی بە ژووری بازرگانی سلێمانی و خەڵاتی ئاڵتونیان بەخشی بە سەرۆکی ژووری بازرگانی سلێمانی. ژووری بازرگانی سلێمانی لەگەڵەوەی کە بەردەوام چالاکی هەیە و لە دیارترین چالاکی و لە نزیکترین چالاکیاندا لە ماوەی ڕابردوودا وەفدێکی ژووری بازرگانی سلێمانی سەردانی وڵاتی ئەرمینیان کرد و لە شاری یەریڤان پرۆتۆکۆڵێکی کاری هاوبەشیان واژۆ کرد لەگەڵ ژووری بازرگانی شاری یەریڤاندا. اینجا ئێمە ئەمڕۆ بە شێوەیەکی گشتی لەسەر ئەو دەستنیشانکردنا گفتوگۆ دەکەین وە گرنگی دەستنیشانکردنی ژووری بازرگانی سلێمانی بۆ شاری سلێمانی و تەنانەت بۆ هەرێمی کوردستانیش چ گرنگیەکی دەبێت. دواتر بەڕێوەبەری گشتی ژووری بازرگانی پیشەسازی سلێمانی لەگەڵ ئێمەدا میوان دەبێت دووبارەیەوە گفتوگۆی لەگەڵدا دەکەین. یەکێکتر لە تەوەرەکانمان کە تایبەتە بە سیستەمی بە ئەلکترۆنیکردنی مەڵبەند و بنکە تەندروستیەکانی سلێمانی دوێنێ لە کۆنگرێکی ڕۆژنامەوانیدا دکتۆر سەباح هەورامی بەڕێوەبەری گشتی تەندروستی سلێمانی ئاماژەی بەوەدا کە سیستەمی بە ئەلکترۆنیکردنی مەڵبەند و بنکە تەندروستیەکانی سلێمانی جێبەجێ دەکرێت کە ئەمە گرنگیەکی زۆری هەیە بە شێوەیەکی گشتی خزمەتێکە بۆ هاوڵاتیانی شاری سلێمانی و بە تایبەت بۆ خانمانی دووگیان و منداڵانی تازە لەدایک بوون. لەگەڵ ئەوەشدا کە ئەمە خزمەتێکی زۆرە بۆ هاوڵاتیان بەڵام لەگەڵەوەشدا چ گرنگیەکی هەیە و چ سوودێکی هەیە بۆ بنکە و مەڵبەندی تەندروستی و تەنانەت بۆ بەڕێبەراتی گشتی تەندروستی سلێمانی و لە هەمان کاتیشدا لە کۆنگرە ڕۆژنامەوانەکەدا ئاماژەی بە پەتای سکچوون و ڕشانەوە کرد کە ئێستا ناوچەی سلێمانی و دەوروبەری زۆر گرتوتەوە بەڵام ئێمە دەپرسین ئایا بۆچی تەنها لە ماوەی ئەم ساڵدا یاخود جیاوازی ئەم ساڵ بە بەراورد بە ساڵانی ڕابردوو ڕێژەکە ئەوەندە بەرزە ئایا هۆکارەکەی بۆچی دەگەڕێتەوە و لە هەمان کاتیژا باز لە خۆپاراستنەکەشی دەکەین کە ئەمە یەکێکە لە خاڵە زۆر گرنگەکان بە تایبەت بۆ ئەم بارودۆخۆ بۆ بوونی پەتای سکچوون و ڕشانەوە کە دواتر میوانمان دەبێت بە شێوەیەکی گشتی لەسەر سیستەمەکە و لەسەر پەتای سکچوون و ڕشانەوەکەش گفتوگۆی دەکەین. دەچینە لای یەکەم بەرگەی پرۆگرامی ئەمڕۆمان کە بەرگەی دەنگ و ڕەنگی کۆیە با بێ کۆبینەری بنەگەڕێنەوە. خويا دبرده وكم في الشوباية مال ويران دلي اقرا من البزار مسحر فالك بدا مشتاق ما بوخالينينا كوتاني لصورتي ليلايا غريبة ما غيراني خوملين
لە ترسی بەژنەکە بڵند و چاوێ بەڵک ببیتەوە مەترس و هاوار و غاب لە تایەمان ئەیەمان 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 ئەخ لە بۆت بانەمیانم کوردەڵێ مەمچە و بابان وێرانێ لە بۆ من بمێنێ وەی بەوان فنجان و فەخفوری کەوەتانی لە هەموو جێگایەکان پێ دەخۆنەوە قاوە لەگەڵ هەرامە شەربەتایە لە من ئەی مطربی حریفان دەستکە بەنەغمە خوانیە ئەوازی تۆیە بۆن وا دەفعەکە غەمانیە ئەوازی تۆیە بۆن وا دەفعەکە غەمانیە دوێنێ لە کۆنگرەیەکی ڕۆژنامانیدا دکتۆر سەباح هەورامی بەڕێوەبەری گشتی تەندروستی سلێمانی ئاماژەی بەوەدا کە سیستەمی بە ئەلکترۆنیکردنی مەڵبەند و بنکە تەندروستیەکانی سلێمانی دەکەوێتە بواری جێبەجێکردنەوە کە ئەم سیستەمە هەڵبەتە بە پاڵپشتی و پشتیوانی ڕێکخراوی UNFPA کە ئەم ڕێکخراوە پشتیوانێکی باشی بەڕێوەبەری گشتی تەندروستی سلێمانی بووە لە جێبەجێکردنی ئەم سیستەمەدا هەڵبەتە ئەم سیستەمە هەروەکو دکتۆر سەباح ئاماژەی پێدا کە سود و گرنگێکی زۆری هەیە بۆ دانیشتوان و بۆ هاوڵاتیانی سلێمانی و بە تایبەت بۆ خانمانی دووگیان و منداڵانی تازە لەدایک بوو ئەمە نەک تەنها خزمەتێک و گرنگێکی هەبێ بۆ هاوڵاتیان بەڵکو گرنگی هەیە بۆ مەڵبەند و بنکەی تەندروستی و تەنانەت بەڕێوەبەرەتی تەندروستی سلێمانی گرنگەکەی چی دەبێت دواتر لەوبارەوە گفتوگۆی لەسەر بابەتەکە دەکەین لەگەڵ ئەوەشدا کە باسە سیستەمی ئەلکترۆنیک کرا کە دوێنێ دکتۆر سەباح هەورامی ئاماژەی بە پەتای سکچوون و ڕشانەوە کرد کە ئێستا لە سلێمانی و دەوروبەریدا زۆر بربڵاوە ئامارەکان بەردەوام ڕوو لە زیادبوون دەکەن هەڵبەت لەگەڵ بەرزبوونەوەی پلەکانی گەرمان لەگەڵ گەیشتن بە وەرزی هاویندا ئەم پەتایە بڵاو دەبێتەوە بەڵام ئەوەی کە سەرنجی پزیشکانی ڕاکێشاوە ئەوەیە کە بۆ ئەم ساڵ بڵێ ئامارەکانی یاخود ڕێژەکان زۆر زیاترە بە بەراورد بە ساڵانی ڕابردوو کە ئەمە لە حاڵەتێکا یان لە کاتێکدا کە دوێنێ یەکەم حاڵەتی نەخۆشی کۆلۆرا لە کەرکووک تۆمارکرا ئایا ئەمیکە لە سلێمانیش هەیە ئەم ئامارە زۆرە نەخۆشی کۆلێرایە یاخودنە ئەگەر کۆلێرانیە چ جیاوازیەک هەیە یان چۆن جیاوازی بکرێت لە نێوان پەتایەکی ئاسایی سکچوون و ڕشانەوە لەگەڵ نەخۆشی کۆلێرادا گفتوگۆی بابەتەکە دەکەین و بەس لە خۆپاراستەکەشی دەکەین کەمە خاڵێکی گرنگە بۆ هەموو گرفتێکی تەندروستی و بەتایبەت بۆ ئەم پەتایەکە ئێستا بڵاوە دکتۆر هێرش سەید سەلیم کە بەڕێزیان جێگری بەڕێوەبەری گشتی تەندروستی سلێمانین و ئێستا لە لای من ئامادە لە ستۆدیۆ وەڵامی پرسیارەکانمانەداتەوە دکتۆر هێرش بەیانیت باش و بەخێراتی بەیانیتان باش زۆر سپاس دکتۆر لە سیستەمی ئەلکترۆنیەکەوە دەست پێ بکەین ماوەی چەندێکە خەریکی ئامادەکردنی ئەم کارن و لە چەندێکە کە لە هەوڵی جێبەجێکردنی ئەم سیستەمەدان بەڵێ ئێمە سەرەتای بیرۆکەی ئەم بە ئەلکترۆنیکردنە نزیکەی ساڵێک ئەبێت کە خەریکی ئەم ئامادەکاریانین بۆی بتوانین ئێمە بە شێوەی دیجیتال بتوانین سیستمی تەندروستی لە مەڵبەندە تەندروستیەکانەوانەی کە خزمەتگوزاری سەرەتایی تەندروستی پێشکەشەکەن کە ئەمە ئەتوانم بڵێم بەردی بناغی سیستمی تەندروستیە لە هەموو جیهانە کە خزمەتگوزاری سەرەتایی تەندروستی کە خۆی لە مەسەلەی خۆپارێزی و لە مەسەلەی پێشکەشکردنی خزمەتگوزاری بە دایکانی دووگیان و مناڵ و تەندروستی دەمودان و ئەمانە ئەکات و دوای ئەوە پەلە هاوێ بۆ
بڵێم پسپۆڕیە وردەکان و بۆ بەشەکانی تری تەندروستی و خزمەتگوزاری تەندروستی کەواتە لە ئێستا تەندروستی بەگشتی نیەتە هە لە بەشە گرنگەکانە دەستان پێکردو بەڵێ هەڵبەتە بۆی تۆ بتوانی هەنگاک بنێ لە بەشێکەوە دەست پێ بکەیت چکە ئێمە ناتوانین بە یەکجاری دەست بین بۆ هەموو گۆڕینی هەموو سیستمی تەندروستی یاخود ئەلکترۆنی کردنی هەموو سیستمەکە چکە ئەرکێکی قورسە زۆری ئەوێ و پێویستی بە ڕاهێنانێکی زۆرێ بۆ کارمەندان و ستافی تەندروستی چکە ئەرکی سەرەکی لە سەرشانی ئەوانە و ئەوانن کە ئاراستی ئەم سیستەمە ئەکەن لەبەرەوە قورسە بتوانین بە یەکجار ئێمە تەنانەت لە مەڵبەندە تەندروستیەکانیشەوە ناتوانین بە یەکجاری هەموو مەڵبەندەکان ئێمە ئێستا 6 مەڵبەندی تەندروستیمان هەڵبژاردو بۆی بتوانین لەوێ وەکو پایلۆتێ وەکو نموزەجێک دەست پێ بکەین اینجا بتوانین ئەم سیستمە بەسەر کۆی مەڵبەندە تەندروستیەکانی سنووری پارێزگای سلێمانی و دوجاریش بۆ هەموو وەزارەتی تەندروستی لە هەر 4 شارەکەی هەرێمی کوردستان جێبەجێ بکرێت ئێمە سلێمانیمان کردووە وەکو نمونەیەک بۆی بتوانین تیا سەرکەوتوو بین و ئەمە ئەبێ بە تەجروبێک بۆ یەکەم جارە دکتۆر لەسەر ئاستی عێراق و هەرێمی کوردستان بەڵێ بۆ یەکەم جارە ئێمە ئەتوانم بڵێم ناڵێن سوودمان لە دەوروبەری خۆمان وەرنەگرتووە بەڵام هێشتان ئەوان سیستمەکەیان وەکو ئێمە بە ئەلکترۆنی نەکردووە بەڵام بە شێوەی فۆرم ئەوەی کە هەبووە ئێمە تەجروبەمان لە هەنێک شوێن وەرگرتووە بەڵام ئەوەی کە ئێمە بە شێوەی دیجیتال و بە شێوەی ئەلکترۆنی تاکە تەجروبەیە لە هەرێمی کوردستان کە ئێمە دەستمان پێ کردووە هیوادارم بتوانین ئێمە بە شێوکی باش سەرکەوتوو بینی بۆی بتوانین ئەم تەجروبێ بگوازینەوە بۆ شارەکانی تری هەرێمی کوردستان. ئێمەش بەو هیواین دکتۆر ئاماژەت بۆدا کە زیاتر لە ساڵێکە خەریکی خۆ ئامادەکردنی یا خەریکی ئامادەکارین بۆ جێبەجێکردنی ئەم سیستەمە بۆچی جێبەجێکردنەکەی دواکەوت ئایا نەبوونی پاڵپشتی و پشتیوانی بوو یاخود هۆکاری تری هەبوو؟ خۆی دەستبردن بۆ ئەم جۆرە بابەتانە بەڕاستی پێویستی بە بودجێکی باشەیە و پێویستی بە پشتیوانیەکی هەم نێودەوڵەتی هەم هاوکاری و هەماهەنگی لەلایەن خەڵکانێکەوە کە خۆیان لەناو ئەم سیستمە ئەلکترۆنیانەدان ئەمە کارێکی هەرە گرنگی دەستپێکردنی ئەم پرۆسەیە ئێمە خۆشبەختانە لەگەڵ ڕێکخراوی UNFPA کە ماوەی ساڵێکە لە هەوڵان و ئەتوانم بڵێم ئەولوێتی کارەکانیان بۆ مەسەلەی سیستەمە بووە لە تەندروستیە هەوڵمان داوەوە لەگەڵ ئەوانیشا لەسەر خەت بووین و بەردەوامیش لەگەڵ ئێمە بە پاڵپشتی دارایی و بە پاڵپشتی زانستی و معنەویشەوە لەگەڵمان بوون تا گەیشتونێتە ئەوەی ئێمە ئەمە جێبەجێ بکەین لەبەرەوە ئەم جۆرە گۆڕانکاریانە لە سیستما بە تایبەتی بۆ گۆڕانی دیجیتالکردن ئەمە پێویستی هەم بە بودجێکی باشێم پێویستی بە پاڵپشتێکی زانستی باشیش هەیە و پێویستی بەوەژەیە کە بەردەوام مەسەرەن ڕاهێنان خولی ڕاهێنان بۆ ئەوانە بکرێتەوە کە بەشدارن لەو سیستمە یاخود سیستمەکە بە شێوکی باش بەڕێوە بن خولەکە کراوەتەوە ئێستا ئێمە ئەتوانم بڵێم دوێنێ دووەم ڕۆژی پرۆڤەکردن بوو لەسەر چۆنیەتی بەکارهێنانی یاچوونە ناو داتای ئەم سیستمە لەلایەن ئەو ستافانەی کە لەو 6 مەڵبەندە تەندروستیەوە هەڵمان بژاردوون ستافەکان کوردن بەڵێ هەمووی کارمەندی خۆمانن هەموو خۆشبەختانە کارمەندی بەڕێبەتی تەندروستی سلێمانی لە مەڵبەندەکان بە بەشی ئایتی و بەشی خزمەتگوزاری تەندروستیشەوە. بەڵێ باشە دکتۆر لە قسەکان تاماشت بەوەدا کە ئەم سیستەمە سوود و گرنگێکی زۆری هەیە بۆ هاوڵاتیان و بە تایبەت بۆ خارمانی دووگیان و منداڵانی تازە لەدایک بوو دواتر و تەپە لە هاوێت بۆ بەشەکانی تر یان گرفتە تەندروستەکانی تر بەڵام بۆ بنکە تەندروستەکان بۆ مەڵبەندەکان بۆ بەڕێوەبەرەتی گشتی تەندروستی ئەم سیستەمە چه سوودێکی بێ بۆیان ئێمە لەڕێی ئەو سیستمەوە توانم بڵێم بە شێوەیەکی زۆر ئاسان ئەگەینە ئامارەکان مەسەڵەن ئێمە ئێستا بمانەوێ ئاماری کوتان لە مناڵانە بزانین یا لە دایکانی دووگیانە یاخود بمانێ ئامارێک لەسەر نەخۆشیێکی درێژخایان یان بڵاوبوونەوەی نەخۆشیێک لە ناو مناڵان یا لە ناو دایکانی دووگیان یا لە ڕێگەی وەرگرتنی داتا مێژووی نەخۆشی ئەو کەسانی کە ئەخرێنە ناو سیستمەکەەوە توانین بزانین مەسەڵەن چەند کەس تووشی شەکرە و تووشی بەرزەپەستانی خوێنە بێت لە
ینی ئەم ئامارانە بۆ ئێمە وەکو بەڕێوەبەرایەتی زۆر گرنگە ئەمە بە ئاسانی ئەتوانین مەسەن بەردەوام چاودێری ئەو ئامارانە بکەین و ئامارەکان بە شێوەی گرافیک بەرزە بنەوە یا دابەزن ئێمە لە نزیکەوە چاودێریەکە یعنی پێویست بۆ ناکە ئێمە بچینەوە سەر قەڵەم و وەرەقە و دەفتەر بۆی بتوانین ئامار بە شێوەیەک ینی بە شێوەی کۆکردنەوەی مانگانە بێ یا ڕۆژانە بێ ئەوانە کۆکەینەوە یا ساڵانە ئەلانی بۆ بکەین و ئەو دوجار بۆ وەزارەتی تەندروستی خودی وەزارەتی تەندروستی و بۆ ناوەندە جیهانی تەندروستیەکانیش گرنگە ئەو سیستەمە جگەلەوە ئێمە ئەتوانین بڵێن دەستنیشانکردنی نەخۆشیەکان یاخۆت جیاکردنەوەی ئەو نەخۆشیانی کە لە ناو خێزانەکانە بڵاون بە شێوەی جێنێتیک بێ بە شێوەی ئەمانە زۆر شتمان بۆ جیاکاتەوە توانین بڵێن دەستنیشانی پێشوەختی لە ئایندەیە توانین بڵێن دەستنیشانی پێشوەختی مەسەرەن هەنێک نەخۆشی بکرێت لە ڕێ ئەو سیستمەوە بۆی کۆکردنەوەی ئەو داتایانەی کە لە نەخۆشەکانەوە دەتوانێت لە ڕێگەی ئەم سیستەمەوە چاودێری تەندروستی و دەرمانیش بکرێت دڵنیاییەوە وەکو وتم ئەمە بۆ نەخۆشیش بە هەمان شێوەیە ئێمە ئەوەی وەکو وتم ئێمە جارێ لە دایکانی دووجان و مناڵەوە دەستمان پێ کردەوە و ڤاکسین بە شێوەیەکی گشتی بەڵام هەنگاوی دوای ئەومان ئەوەیە ئێمە نەخۆشە درێژخایەنەکانیش جیاکەینەوە بخینە ناو سیستمەکەەوە و بە دوای ئەوە ئەتوانم بڵێم وردە ئەتوانین کۆی ئەو نەخۆشانی سەردانی مەڵبەند و بن کە تەندروستیەکان ئەکەن داخلی ئەم داتایانە بن و جیا بکرێنەوە. باشە دکتۆر لە ڕابردوو هەتا ئێستا خانمانی دووگیان تەنانەت منداڵێکی تازە لەدایک بوو لە بنکێکی تەندروستیە کارتێکی هەیە خود فیلێکی هەیە فۆرمێکی هەیە کە دەبواە بچێتەوە بۆ ئەو بنکە تەندروستیە ئەگەر ڤاکسینەکە وەربگرێ بەڵام لە ڕێگەی ئەم سیستەم ئەلکترۆنیەوە دەتوانێت لە بنکەیەکی تر ئەو لقاح وەربگرێ و ڤاکسینە وەربگرێت و سەردانی بنکەیەکی ترکا کە نزیکی ماڵەکە خۆت ڕەنگە ماڵی گواست بێتەوە. بەڵێ زۆر ئاسانە چکە ئێستا ئەو سیستمە مەسەن تۆ هەر نەخۆشە کۆدێکی خۆی تایبەتی هەیە لە هەر شوێنێک لە هەر مەڵبەندێک دەتوانێت ئەم کۆدە لێ بدات تەنانەت ئێمە بیرمان لەوە کردوتەوە لە دوای ئەوەی کە سیستمەکە سەرکەوتوو بوو ئەپلیکیشنێ بۆ مۆبایلەکان دابەزێنین ینی هەر کەسێک نەخۆشە دەتوانێت بە کۆدی خۆی داخلی ئەم بتوانێت کاتی سەردانیکردنی خۆی دیاری بکە یا بزانێت لە چ کاتێکا سەردانەکە یا خود ئەلارمێکی بۆ بچێت لە کاتی پێویستی سەردانیکردن و ئەوە ینی سیستمەکە بەڕاستی پێویستی بە بەرەو پێشبرنێکی تەواو هەیە بەڵام ئێمە وەکوتم هەنگاویەکەمان ناوە هیوادارم لەوەیە سەرکەوتوو بین بۆی بتوانین هەنگاوەکانی تر کە وەکو کۆی وڵاتانی تر تۆ بتوانی داخلی ناو داتاکانی خۆت بی لە ماڵەکەی خۆتەوە و ئێمەش بتوانین داخلی ئەو داتایانە بین وەکو بەڕێبەرایەتی بۆی بزانین ئاماری نەخۆشی و بەرەو پێشچوونەکان وەکو هەنگاوی سەرەتا دەتوانێت بڵین کە سیستەمەکە یان پرۆسەکە پرۆسێکی قورسە بۆ ئێوە بە تاکید قورسە قورس نەبووە ئەمە لە ماوەی ساڵێکە و تەنانەت ئەوەی کە ساڵێکیشە خەریکین توانیمانە 6 ماڵبەند وەکو نمونە هەڵبژێرین بۆ بە شێوەیەکی جوگرافی دابەشمان کردووە لە سنووری پارێزگای سلێمانی سلێمانی ئێستا دوای ئێرە من ئەچم بۆ مەڵبەندی تەندروستی شەید ڕەباز لە بەکرەجۆ ئەوەیە وەکو نموزەجێک کە مەڵبەندێکی گەورەیە لێەوە دەست پێەکەین دوای ئەوە برایم ئەحمەدمانەیە مەڵبەندی تەندروستی برایم ئەحمەد کورسات کارێزە وشک دوو مەڵبەندی تەندروستی تریشمانێ ئەوانی بە هەمان شێوە دەست پێەکەین وردە لەمانەیە سەرکەوتوو بووین هەموو مەڵبەندەکانی تر ئەگرێتەوە بە هەمان شێوەی ئەوەی کە کارمەندەکانمان ڕاهێنانیان کردو لەسەر سیستمەکە بەڵام ئێمە ڕاستەکەی کێشەمان لەوەیە کە بەڕاستی لەسەر ئاستی مەسلەی برەودان بە دیجیتالکردن یاخود ئەلکترۆنیکردن لە ناو کارمەندانە لاوازیم بە شێوەیەکی گشتی لە هەرێمی کوردستان لەبەرەوەی کەمتر شارەزاییان هەیە لەسەر مەسلەی کۆمپیوتەر و مەسلەی ئەم داتایانەی کە بە شێوەی ئاکسڵ و ئەوانە داخڵەکرێت بەڵام هەندێک لە کارمەندەکانیش تەمەنێکیان هەبێت ئەوە خۆی کێشەکەی بەڵێ لەبەرەوەی ئێمە سەرچاوی مرۆیمان لە ناو بەڕێبەرایەتی تەندروستی سلێمانی کەمە و ئەوەشی هەیە بەڕاستی لەوانە هەنێکی زەوق سەلیقەی ئەوەی نەمابێ سەر و 20-25 ساڵە خزمەتەکە لەبەرەوە احتیمالە ڕوبڕووی ئەم گرفتە ببینەوە بەڵام بۆ داهاتوو ئایندە بە هیوای ئەوەین کە دامەزرانی تازە هەبێ بتوانین لە ڕێگەی بە تایبەتی ئەوانەی کە لە بەشی ئایتیا
دەرەچن لە مەڵبەندە تەندروستیەکان ئەم کاریان پێ بستێت. وەکو پسپۆری هیچ کێشەیەک نییە دکتۆر کەسانی کەسێکوانێت یعنی ئەم سیستمە خۆشببختانە زۆر ئاسان کراوەتەوە زۆر بە شێوەیەکی سادە ئەتوانی داخلی ناوداتاکان بی توانی داتاکان داخڵ بکە ینی هەموو کەسێک ئەگەر لەوانەیە بە هەفتەیەک ڕاهێنان لەسەر سیستمەکە فێری ئەوە بێ بتوانێت داتاکان داخڵکە ئەگەر پەیوەندیداریش نەبێ بە بەشی ئایتی و کۆمپیوتەرەوە بەڵام شتێکی زۆر قورس نییە ئەتوانم بڵێم زۆر ئاسانە دوجاریش هەموو ئەم زانیاریانە ئەبن بە فۆرمێک بە شێوەی فۆرمێکی سەرەکی لاپەڕێکی سەرەکی وەکو پرۆفایلێک بۆ نەخۆشەکە دەرەچێت بۆ کەسێک دەتوانێت. ئێستا کارمەندان لە ڕاهێنان و لە خولبینینان لە کێوە لە بنکە تەندروستەکانە بەتاویە چێتە بواری جێبەجێکردنەوە ئەمڕۆ ئێستا لە کاتژمێردەوە لە مەڵبەندی تەندروستی شەید ڕێبازەوە ئێمە دەسەکەین بەوەی کە یەکەم دەستپێکی ئەم بە ئەلکترۆنیکردنە تاقیکەینەوە. هەندوونە بن دکتۆر. دکتۆر هەرچەند ڕەنگە تۆزە لە بابەتەکە لاوێن بەڵام لەبەرەوەی کە بابەتێکی گرنگە بۆ ئێستا ئەم پەتای سکچۆن و ڕشانەوەیە کاتێکی کەمان ماوە پێم خۆشە لەسەر ئەوەش کەمێک ئاماژەی پێبێ پەتای سکچۆن و ڕشانە ئێستا ئامارەکان چیما پێ ئەڵێن و لەگەڵ ئەوەشدا هەتا ئێستا بە پەتای کۆلێرا یاخود بە کۆلێرا و نەخۆشی کۆلێران ناسێنراوە یان جارێ. بڵین هەر پەتایەکە بڵاو بێتەوە بە شێوەیەکی بەربڵاو ئێمە یعنی بەدەر لەوەی کە پشکنینەکان ئەگەر پۆزتیف یان نێگەتیڤ بن هەموو ڕێکارەکانی کە بۆ ئەو پەتا هاوشێوانە ئەگیرێتە بەر ئەبێ وەکو یەکوا بێ مەسەلەن ئێمە ئێستا ئەو پەتایە توانم بڵێم بە شێوەیەکی خێرا لەناو گەورە و مناڵە بڵاو بوویەوە و وای کرد کە ئێمە لە نەخۆشخانەی شار جێگامان نەمێنێ بۆ داخڵکردنی نەخۆشی سکچوون و ڕشانەوە بە ناچاری نەخۆشخانەی جمهوری کە پێشتر تایبەتکرا بۆ کۆرۆنا ئەیشمان کردەوە بەڕووی نەخۆشانی سکچوون و ڕشانەوە و لە مناڵانیشا بە هەمان شێوە یعنی پەتاکە بەو شێوە بڵاو بۆ تۆ نیشانەکانی هاوشێوەی کۆلێران هەچەنە لە پشکنینەکانە تا ئێستا هیچ حاڵەتیش کۆلێرا لە سنووری پارێزگای سلێمانی بەدی نەکراوە بەڵام ئێمە وەکو ئەوە مامەڵەی لەگەڵەکەین و ئەو ڕێکارانەی کە دژی نەخۆشی کۆلێرا پێشتر گرتومانەتە بەر ئێستا بە هەمان شێوە لەگەڵ ئەم پەتایە گرتومانەتە بەر بەوەی کە ڕێنماییمان دەرکردەوە بۆ شوێنە گشتیەکان بە بەکارنێنانی سەوزە و میوەی هەر بە شێوەیەکی گشتیش سەوزە بەکارنێت ئەوەی تریش گرنگی بدرێ بە مەسەلەی پاک و خاوێن ڕاگرتن و شتن و ئەمانەی کە زۆر زەڕورە و دوورکەوتنەوە لە خواردنی دەرەوە و خواردنی سەر عەرەبان و ئەمانە ئەمانە ئەو ڕێکارانە کە لەگەڵ کۆلێراشا هەموو ساڵێک بە دوای هۆکارەکەی گەڕاون کە ئایا هۆکار چییە ئەم ساڵ بە بەراورد بە ساڵانی ڕابرد و ڕێژەکە ئەوەندە بەرزە؟ زۆر هۆکار هەیە بە تایبەتی گۆڕینی کەشوهەوا لە پڕێکا و دوایی گەڕانەوەی ینی ناسەقامگیری لە باری کەشوهەوە دەوری سەرەکی هەبووە لەو بابەتەوە ئەوەی کە ئەوێ لە چاو بڵێ ئەوەی کە پێشببینیە کرا عادەتەن ئێمە ساڵان لە مانگی 1970 تووشی ئەم جۆرە پەتایانە ئەبین بەڵام ئەمە پێشکەوتووە و بە شێوکی زۆر خێراش و ژمارێکی زۆریش خەڵک توش بوو لەبەرەوە گومانمان کردووە لەبەی کە ئەمە شتێکی نۆرماڵ نەبێ وەکو پەتایەکی ئاسایی بۆیە ئێستا مامەڵەی لەگەڵەکەم وەکو پەتای کۆلێرا لە ڕووی چارەسەریشەوە هەر هەمان چارەسەر و ڕێکاری خۆپارێزیشی هەمان ڕێکارمان گرتوۆتە بەرتا زۆر زۆر سپاس دکتۆریان مادومان کردی سپاس بۆ دکتۆر هێرش سەید سەلیم کابڕێزیان جێگری بەڕێوەبەری گشتی تەندروستی سلێمانی سپاس بۆی کە لە بەشی پرۆگرام لەگەڵێمەدا ئامادەبوون. بەڵێ عزیزان ئەچینە لای یەکێکی تر لە بڕگەکانی بەرنامەی ئەمڕۆمان کە بڕگەیەکە تایبەتە بە مەلەوانی ڕاهێنەرێکی مەلەوانی ئاماژە بە جۆرەکانی مەلەوانی دەدات لەم بڕگەیەدا باز لە جۆرێکیان دەکات و هەنگاوەکانی فێربوونیان با بێکۆ بینەری بین. ساڵتان لەبێ ئەم کاتتان باش ئێستا ئێمە لە یەکێک لە مەلەوانگاکانی لە گەرمیان ساڵان لەگەڵ هاتنی وەرزی هاویندا بەشێکی زۆری مناڵان لێرە یاخود گەورەکانیش بەشداری خولی مەلەوانی دەبن. زیاتر لە گەرمیان بۆ پێیکەوە لە ئێستادا بەنداو هەیە ڕووبارەیە مەلەوانی بووە تێکێک لە وەرشە گرنگەکان. بۆ زیاتر قسەکردن دەمێ بچمە لای کاپتن ئیسماعیل
وەک یەکێک لە مامۆسایانی مەلەوانی لە سنووری گەرمیان مامۆسا سپاس بۆ ئەم دەرفەتە دەمەوێت لە ڕێی کەراڵی گەلی کوردستان و باس لەوە بکەیت لە ئێستادا ئێوە چۆن ئەم کەسانە فێرەکەن بەشتی شێوازێک ینی قۆناغبەندیە یاخود لە دوای ئەم خولانە دەتوانن مەلەوانی بکەن. سەرەتا بە خێرایی کەناڵەکەم لە خێر سەر چاومان ئێمە لە کاتی ئەمە خولی هاوینەیە هەموو ساڵێک لە پشووی هاوینە خولی فێربوونی مەلەوانیەکەینەوە خولەکانمانیش بەچە قۆناقی جیاوازە لاوان و تازە پێگەشتوان و لاوان و پێشکەوتوان بە سێ قۆناقی جیاوازە و هەروە خولەکەمان پێک دێت لە 16 ڕۆژ هەفتەی 4 ڕۆژ کردکارەکان تەمرینیان پێک دێت و لە دوای تەوابوونی خولەکەش بەدڵنیاییەوە بە شێوەیەکی زۆر باش فێری مەلابن چونکە ئێمە و من خۆم و لەگەڵ هاوکارانم زۆر بە دڵسۆزانە و بەنێت زۆر بەنیەتێکی پاکەوە چەند ساڵێکە بەردەوامی لە میشە و سوپاس بۆخوا سوودێکی زۆر باشیان لە دەستمان بینیوە. برایم ئێمە ئێستا لە مەلەوانگەی میرین تا چەند ئەم مەلەوانگەیە مەرجی تەندروستیکە ینی پاک و خاوێنی فراوانی شێوازی ئەو ئامێر و کەرەسانی کە ئێوە بەکارهێنن. وەڵایی مەسی پاک و خاوێنی لەخوا بەزای پاک و خاوێنی خۆتان بە چای خۆتان دەبینن و هەروەها ئەم مەلەوانگەیشە مەلەوانگەی گینی ئۆڵۆمپیە سەرجە مەلەوانگای کوردستان بەم شێواز و بەم تەسمیە دووسیا لەخوا بەزای چ ئەوی بوو. ئەسماعیل من ئێوە سەرقاڵی مەشق و ڕاهێنن تا چەند پزیشکەکان ئامۆژگاری ینی واتە خەڵکەیە بێت بۆ ئێرە وەکو چارەسەری تەندروستی بێ فێر مەلەوانی بێ بۆ کۆی کە زانستێکی سەردەما بۆ لەش ساغی سەلامەتی و تەندروستی وەکو وەرزشی مەلەوانی باشترینی وەرزشە ئەتوانین بڵێن 195 ماسوولەکانی لەش چی ماسوولەکانی دەرەوەشی ماسوولەکانی ناوە لە کاتی مەلەکردندا دەجوڵێت و هەروەها ئێستا خەڵکی زۆر سواز بخوا کە چاوکراوە بووە و کاچێتە لای دکتۆری زۆر جار ئەینێرێ بۆ مەلاوگەکان و بۆ بەمەستی تەندروستی و مەلەکردن سوودێکی زۆر باشیە لە ڕووی جەسەییوە چی بۆ پشت بێت چی بۆ ئازاری ئەژنۆ بێت بۆ تەنانەت بۆ قژیش هەموو سوودێکی زۆر باشی بۆ ئەندامەکانی لەشی مرۆڤ. دوا پرسیارم ئەوەیە تا چەند ئەو کەسانێک کە لێرە بەشداریەکەن فێری مەلەوانی بن یاخود ئەمە چەندەمین خولە ئەو کەسانی کە دێن بۆ ئێرە لە دوای کۆتایی خولەکە دەبنە مەلەوان و تا ئێستا چەند کەس لێرە فێری مەلەوانی بووە. ئەمە وابزانام هەشتمین خولە وەکو ئەم ساڵ یەکەمی خولمانە بەڵام و ساڵەکان تر و بەردەوام خولما کردوتەوە ئەمە وابزانم ئەم ڕێژەیە سەقریبی 350 کەس لەسەر دەستی من و هاوکارانم فێری مەلە بوونە زۆر کاتیشە و قسە ئاڵێن ئەڵێ مامۆستاگەر بەس فێری مەلە بین دێنێەوە مەزباح و بەردەوام اشتراکێنێ بەڵام کە فێری مەلا بن زۆر باشی فێرەم بۆیە چنە دەسەر چەم ڕووبارەکان مەلاکەن و نایەنەوە بۆ مەلەکەکان زۆر کات ئەو قساکەن ئەڵێن دێنەوە بەڵام نایەنەوە چونکە بە باشی فێرە بن ئەڕۆن لەسەر ڕووبار و سیروان و ئەو ناوێن شوێنەکانی تر مەلاکەن. خاص بە کاپتین ئیسماعیل بۆ کۆی زانانەکانت بەڵێ من دەمەوێت هەندێک لە بەشداربووانی خولیش وەربگرمەوەی کە بەشداری ئەم خولانە کردو دواتر ئێستا فێری زانستی مەلەوانی بوونە بەگشتی کردنەوەی خولی مەلەوانی لەگەڵ هاتنی وەرزی هاویندا لە گەرمیان زیادی کردو بە بەراورد لەگەڵەوەی کە لە خولەکانی دیکە بەشداریەکەن هەم ئەوەی کە فێری مەلەوانیە بن هەمەوەی کە جستەیەکی باشیان لێ بەرهەم دەهێنن دروست دەبێت منمێ بچمە لای یەکێ لە دیکە لە مامۆساکان بە خێراتنی کەناڵەکەتانەکەین بەخێر بێن وەکو ئەمە شەشەمین خولەکە کراوەتەوە هەمیشە بەردەوامین بۆ لەم خولانە بۆ زیاتر فێربوونی فێرخوازان و ئەم خولانە زۆر گرنگە بکرێتەوە بە تایبەت لە شاری کفریە چونکە خاوەن سەدێکی گەورەیە پێویستە کە خەڵکی شاری کفری مەلەوانی بەباشی بزانن و خەڵکی زیاتر پەرە بە مەلەکردن بدەن چونکە زۆر پێویستە هەنێک کەس کە مەلە نازانێت دەچێتە سەر سەدەکە بۆ ڕاماسی بۆ هەرچی بۆ خۆشگوزەرانی خۆی بێ بۆ هەرچی هۆکارێک بێت و ئەکە هەنێ حاڵەت ڕوودا بخنکی ئەگەر مەلە بزانێ و کاتە ناخنکێت و خۆی ڕزگارەکە. تا چەند لێرە مامۆساکان پسپۆریانەیە بۆ نمونە کاپتین ئیسماعیل بە حوتەکەی گەرمیان ناسراوە مامۆستا محەممەد ماستەری هەیە لە مامۆستای زانکۆیە جەناب دۆکتر ڕاهێنەرێکی گرنگ ینی واتە نەبێتە موجامەلە و پێ هەڵدان بەڵام تا چەند لێرە ئێوەکو تیم کارەکەن بۆ نمونە قۆناغی یەکەم قۆناغی دووەم قۆناغی کۆتایی هەیە تا چەند ئەم خولانە ینی ئەتوانن پەیامەکانتان بە شێوەیەکی زانستی و تەندروستی بگەێنن. بڵێ وەکو وتت مامۆستا ئیسماعیل کە پسپۆرە لە بواری مەلەوانیەوە مامۆستا محەممەد ماستەری هەیە و خۆشم وەرزشم تەواو کردووە لە زانکۆی گەرمیان و لە
یەکێتی مەلەوانی سلێمانی بڕوانامەی نێودەوڵەتیمەیە و بەشداری خولم کردووە و خولم بینیوە لە ڕزگارکردنی تاکە کەسیکە کەسێک بخین کە چۆن ڕزگار بکرێت لەناو ئەودا و ئەم خولانە زۆر گرنگە وەکو خۆناخۆنا قتێتە بەڕێت سەرەتا ڕاهێنان و دواتر پشتەمەلە و دوای ئەوە سەگەمەلە و اینجا باڵەمەلە اینجا زەرگە و وەستان لەناو ئاودا ئەم خۆناغانە یەک لە دوایەک ئەنجام دەدرێت نەک یەکسەر باڵەمەلەی پێ بکرێت خۆناغ بە خۆناغ ئەنجام دەدرێت. لەسەرتاوە بە خێراتنی کەناڵەکەتان دەگەم منام هانا بەکرا بۆ ماوەی حەوت ڕۆژە لەم خولام سەرەتا سوپاسی باوک مەگەم لە سوپاسی دایم سوپاسی مامۆستاکانیش دەکەم سەرەتاوە لە ئاو دەترسان بەس ئێستا ناترسم هیوادارم ئەم خولە بکرێتەوە و شوێنەکەشی خۆشە. ناوم بیلالە تەمەنم 12 ساڵە بۆ ماوەی حەوت ڕۆژە لە ئیران یەکەم جا زۆر لە ئاو ترسیان ئیساکانەی تر ناترسیم بخۆم خۆماڵەدەن فێری مەلەوانگە بوومە ماسە دیاکۆی ماسە محەممەدە و ئەوانەتانە ماسە دیاکۆ دەستمان پێدات و ئیتر ئێژیە فێرماکەژی ئاوە مەکەن غەڵەتە و ئاوە بکەن و فێریەوەی ماکرە فێری پشتم لە و باڵەمە لە و ئەوانەمانێ کردووە. بە خێراتنی کەناڵەکەتانگەم هەفتەیەکە لێرەم زۆر خۆشە ئێرە هیوادارم دەستی مامۆستاکان خۆش بێ هیوادارم ئەم خولەت بەردەوام بێتەوە. بەڵێ ئەمە کۆی زانەرەکان بوو ئەگەڕێمەوە لای ئێوە. بەڵێ سپاس بۆ هاوکارمان حەیدەر ئەحمەد بۆ ئامادەکردنی ئەو بابەتە. دوێنێ لە ڕێوڕسمێکدا لە شاری سلێمانی بە ئامادەبوونی ژمارەیەکی بەرچاو لە کەسانی حیزبی و حکومی تەنانەت یەکێتی ژوورە بازرگانی پیشەسازیەکانی عێراق کە لە سلێمانی ئامادە بوون خەڵاتی ڕێزلێنانیان بەخشی بە ژووری بازرگانی سلێمانی و ژووری بازرگانی سلێمانی دەستنیشان کرا بە چالاکتری ژوور لەسەر ئاستی عێراقدا و لە هەمان کادا خەڵاتی ئاڵتونی بەخشرا بە سەرۆکی ژووری بازرگانی. اینجا لەگەڵ ئەوەی کە ژووری بازرگانی سلێمانی چالاکی زۆری هەیە چالاکیەکانی بەردەوامی هەیە لە نوێترین چالاکی و لە دیارترین چالاکیدا لە ماوەی ڕابردوودا وەفدێکی ژووری بازرگانی سلێمانی سەردانی وڵاتی ئەرمینیای کرد و لە ژووری بازرگانی سلێمانی لەگەڵ ژووری بازرگانی شاری یەریڤاندا پرۆتۆکۆڵێکی کاری هاوبەشیان ئیمزا کرد. اینجا ئێمە ئەمڕۆ بە شێوەیەکی گشتی لەسەر دەستنیشانکردنی ژووری بازرگانی سلێمانی وەک چالاکترین ژوور لەسەر ئاستی عێراقدا دەدوێن لەگەڵ دکتۆر سەلام عەبدوڵڵا کە بەڕێزیان بەڕێوەبەری گشتی ژووری بازرگانی پیشەسازی سلێمانی. دکتۆر سەلام سڵاوت لێبێت و بەیانیت باش. بەخێر هاتی. زۆر سپاس. دکتۆر ڕاستەوخۆ بۆ پرسیار دەست پێ بکەم چۆن و بۆچی لەسەر ئاستی عێراق و هەرێمی کوردستان ژووری بازرگانی سلێمانی بە چالاکترین ژوور لەسەر ئاستی عێراقدا دەستنیشان کرا و خەڵاتی ڕێزێنانی پێبەخشرا؟ بەڵێ ئەوی ڕاستی بێت ژووری بازرگانی سلێمانی بەشێکە لە یەکێتی ژوورە بازرگانیەکانی هەرێمی کوردستان کە سلێمانی و هەولێر و دووهۆک و هەڵەبجاک بێتەوە و هەروەها لە هەمان کاتە ئەندامە لە کاتی دروستبوونیەوە لە ساڵی 1967 لە یەکێتی ژوورە بازرگانیەکانی عێراق. یەکێتی ژوورە بازرگانیەکانی لەسەر ئاستی جیهانیش بەڵێ خۆشبەختانە یەکەم ژوور بوو لە عێراقا بتوانێت ببێت بە ئەندام لە ژووری یەکێتی ژوورە بازرگانیەکانی جیهان. ئەتوانم بڵێم ئەو حەدەسە کە بەداخەوانی وەختی خۆی کەڤەر نەکراوە لە ناحیەی میدیا و خەڵکەکە شارەزای ڕەنبێکم لێبێ یەکەم جار بووە ڕێکخراوێکی کوردی بچێتە ناو منەظەمەیەکی دەولیەوانێت چونکە بەڕاستی ئەو منەظەماتانە خۆتان نەزانن بۆ زیاتر بۆ هینی دەوڵەتان دانراوە. طبعا خۆشببختانەوە یەکەم جار بوو کە بڵێن ڕێکخراوێکی کوردی ببێت یعنی ئەترافی پێ بکرێت لە مستەوای جیهانیا. ئەو ڕێکخراوە گرنگیەکی زۆر تایبەتی هەیە چونکە تەمسیلی قتاعی خاصەکە لە هەموو عالەمە و هەموو کەسێک وەرناگرێت. دەتوانم تەکیدی لەکەمەوانێک کە ساڵی 2004 ژوورە بازرگانیەکانی عێراق کە ئەو کاتە ئەمریکا لە بەغا بوو بە واستەی ئەمریکا و بیستان ببنەوە بە ئەندام لە یەکێتی ڕێکخراوەکە نیانکردن ڕەفزیان کردن. من خۆم شخصیان لەو هێنا ڕۆڵێکم هەبوو بەڕاستێکی پرسیاریان لێ کردم تیانەمە ئەو بۆ ئەوەی ژوورێکی بازرگانی ببێت بە ئەندام لە یەکێتی ژوورە بازرگانیەکانی جیهانە ئەبێت دڵنیابین لێی کە ئەم ڕێکخراوە سەربەخۆیە. وتیان بە حزوری ئەمریکا لە بەغاوە ئەو کاتە دەوڵەتی عێراق دروست نەبووانێ وتیان وەریان نەگرتن. بەڵام خۆشبەختانە
ژووری بازرگانی سلێمانی وەرگیرا چکە ئەزانن کە معلومات و زانیاریان پێدرابوو کە بە ڕێگەی هەڵبژاردن کراوە و کەوا بەڕاستی نوێنەرایەتی کردی تایبەت ئەکا لە هەرێمە بۆ تاوان ئەمە بەڕاستی سەرکەوتنێکی زۆرە بینەوە بۆ پرسیارەکەی بەڕێزت ئێمە بە بەردەوام لە کەناڵەکانی خۆمانەوانێ لە ڕێی ئەو خولانەی کە ماگانە ئەگیرێت لە مستەوای عێراقا کە و ژووری هەموو کێشەکانی ژوورەکانی بازرگانی لە عێراقا تەرحەکرێن هەموو چالاکەکانیان ئەخرێن ڕوو بە ڕۆژانە ینی زۆر جار لە بەغا ئەو هیناگیرێت ئەو ڕێوەڕسمی ئەو کۆبوونەوەانە خۆشببختانە دوێنێ هاتبوون ئەو کوبنەوەی خۆشیان هاانی بۆ سلێمانی ئەمە دووەم جارە بەڕاستی ئەوە بکەن بەڵام حەدەسێکی زۆر گەورە بوو بۆ پارێزگای سلێمانی و بۆ ژووری بازرگانی و بۆ خەڵکی سلێمانی تەمانەوان ئەو زانیاریانیان لایە کە ئەم ساڵی پێش و ساڵانی تریش ژووری بازرگانی چی کردو و چی نەکردووە بە کۆی سەررجەمی ئەو ئیشانەی کراوە و لە نزیک و ئاگان لێ بڕیارە ناوە کە ئەو خەڵاتە بەخشنە یەکەم ژووری بازرگانی و پیشەسازی سلێمانی و هەروەها کەسی کاکسیروان مەحموود سەرۆکی ژوور کە بەڕاستی یەکێکە لەو کارکتەرانی کە زۆر ئیشی کردو خۆی کابراایکی بازرگانە ئەوە ژیانی خۆیەتی بەڵام ڕۆڵێکی زۆر بەرچاوی بینیوە لەوەی کەەوە هەوڵ بات ئەوەی لە بەرژەوەندی بازرگانانە و بەرژەوەندی پیشەسازانە و بەرژەوەندی پارێزگای ئابووری پارێزگای سلێمان بە پێی توانای خۆی بتوانێت بیکات لە مێژوی عێراقیشا بۆ یەکەم جارە دکتۆر ئەم خەڵاتی ڕێزێنانە ببەخشێت بە ژوورێکی بازرگانی نەخێر ئەوان ئەگەر ببین هۆکارێک ببینن کەەوە ژوورێک ینی شتێکی بەرچاوی کردووە چالاکێکی زۆر هینی هەیە تەمان تافی پێکەن کەەوەمە شاینی ئەوەی ڕێزی لێ بچیرێ و ئەو حەودە سەر ڕێگەخەن و لە سلێمانی لە کاتی دروستبوونی لە ساڵی 1960 و هینەی وەرنەگرتووە بە پێی زانیاری من بێ کەم جارەوە لیگلێ تەبەنەوە شتێکی خۆش بەختانە و شانازیە بۆ ژووری بازرگانی و پیشەسازی و سەررجەم خەڵکی پارێزگای سلێمانی. بەڵێ باشە دکتۆر بۆ دەستنیشانکردنی چالاکترین ژووری بازرگانی هیچ پێوەرێک هەیە هیچ خاڵبندیە پێوەرێ شتێک هەیە بڵێ ئەگەر ئەم خاڵبندیانیان ئەم پێوەرانە لە ژوورێکی بازرگانیە هەبێت ئەوە ئەم ژوورە بازرگانە بە چالاکترین دەستنیشانەکرێت. بەڵێ جارێ ئەوەی کە بڕیارات بڕیارەکە شەفافان و دیموکراتیانە چکە کۆبوونەوەکانی یەکێتی ژوورە بازرگانیەکان پێک هاتووە لە سەرۆکی هەموو ژوورە بازرگانیەکانی عێراق ینی هەر هەژدە پارێزگاکە کۆ بناوانێ و بەیەکە و پاش مناقەشەکردن و پاش ئەوە ئەنج قەراری لێن بە ئەغلبێتی سەوت طبعاً کە ئەو هینانەی ئەو پلەبەندیانەی کە داانرێت ناتوانم بڵێم بەوردی لەسەر شتی بچووک بچووکە بەڵام بۆ سەررجەم ئەو ئیش و چالاکانی کە کردوێتی کە خۆشببختانە لە حاڵەتی شاری سلێمانیا توانم بڵێم زۆر بە زیاوە کردوێتی یعنی بەڕاستی ئەوان کە بەس خەڵاتی ژووری بازرگانی و پیشەسازیان نەکردەوە شخصی کاکسیروان خودی خۆشی ئەمە معنای ئەوەیە زیاد لە حەد چالاکیێکی زۆر ئەکتیڤیان هەبوو زۆر بەرچاویان هەبووە توانم بڵێم ئەگەر بە خاڵبندی بێت لە یەکەمەکانی چکە بەڕاستی ماگەمان لە ژوورە بازرگانەکانی تریشەکە هیوای سەرکەوتنیان بۆ خوازیین چکە ئیشەکانی ئەوانش ئاسانیە و بە تایبەتی ژووری بازرگانی و پیشەسازی هەڵەبجە کە لە دروست بوونایە و تەبان ئەمە شتێکی پرۆسێکی بەڕاستی ئاسان نییە ئێمە تەبان شانازی بۆ خەڵاتەواکەین بەڵام ئێمەش ینی هیوادارین بەردەوام بین لە هاوکاریکردن لەگەڵ هەموو ژوورەکانی هەرمی کوردستان و عێراق بەگشتی چکە ئێمە هەمومان لە یەک ئابووری ئاژین بەڕاستی مەساحەتمان پێکەوە بەستراوە بەیەکەوە. دروستکردنی گەنجینەکانی ژووری بازرگانی پیشەسازی سلێمانی کە بە شاری 2020 ناسراوە ئەمە نەبووتە پێوەرێک بۆەوەی کە ژووری بازرگانی سلێمانی کە بە چالاکترین بناسێنرێت کە پرۆژێکی استراتیژیە لە سلێمانیدا جێبەجێکراوە؟ بێگومان ژووری بازرگانی پیشەسازی سلێمانی ئەتوانم بڵێم تەنها ژوورە لە مستەوای عێراق توانی بێتی ئەو لەسەر مەساحەیەکی وا زۆر کە 600 گەنجینە تەرخان کات کە بەڕاستی با بڵێن بۆ ئاسایشی خۆراکی پارێزگای سلێمانی زۆر زەڕوور بووە مە یەکەم زۆر زەڕوو چکە بۆ دابینکردنی ئاسایشی خۆراکە بۆ خەڵکی پارێزگای سلێمانی و هەروەها پارێزگای سلێمانی کە ئەو پارێزگای کە لاوانەی کە ژمارەیەکی زۆر سنووری ئەنی نقطەی حدودی و گوبرجی هەیە لەگەڵ ئێرانە بتوانێت ئەو کاڵانە لێرە بتوانێت خەزنیکە و بتوانێت لێرانی دابشیکە بۆ هەموو عێراق یعنی ئەمە بەڕاستی بازرگانەکانی عێراق بەگشتی ڕۆڵی گرنگی سلێمانی ئەزانن لەوەی کە
دەرگایەکی گەورەیە بۆ هەموو عێراق. کەواتە ئەم گەنجینە کۆگانە تەنها سوودەکەی بۆ سلێمانی و بۆ بازرگانەکانی سلێمانی نییە، لەسەر ئاستی عێراق بازرگانە سوودی لێبینن. بڵێ ئێمە بەڕاستی ئەو ئەزمانی کە ڕۆیە مەسەن بۆ هۆی کۆرۆناوە یا مەسەن بۆ هۆی شەڕی ئۆکرانیاوە، یعنی ڕەمێکم خەڵکەکە دلکی پێ نەکە، بەڵام بوونی ژمارەیەکی زۆر لە کۆگای خواردەمەنی لە ناو جەرگی پارێزگای سلێمانیا بەڕاستی ئەمە دڵێک شتێکی دڵخۆشکەرانەیە بۆ هەست بە ئامان و ئاسوودەیەکی زیاتری ئەەکەی وەک لەوەی کە نەو بێ. ینی بەڕاستی ئەو گەنجینانی کە دروستیش کراون هیچ پرۆژەیەک نییە بێکەم و کوڕی بێت تەبعاً لەوانەیە ئێستا من حەز ناکەم مبالغەکەم بڵێم هەموو شتێک جوانە و بەڕاستی ئوسلوبی من نییە، بەڵام ئەڵێم بوونی لە نەبوونی زۆر باشترە. یەکەم دووهەمیان ئێمە چارەمان نییە بۆ بژێوی خەڵکەکەیە ئەبێت تۆ کۆگای خەزمکردنی و خواردەمەنی و دەرمان و هەزار لەو پێداویستیانەوە هەبێمەیەک. دووهەم بۆ خودی بازرگانی، بۆ خودی ئەوەی کە ئەو خەڵکەی کە لە سلێمانیایە بتوانێت ئیشکات، یعنی ئەو مەخزەنانە تەمان هەمووی کۆمپانیەکانی پارێزگای سلێمانیە و ئەمە شتێکی زۆر چاکە بۆ ئابووری سلێمانی و بۆ بژێوی خەڵکەکە لە هەموو ڕێکەوە. کەواتە دەتوانین بڵێن سلێمانی بۆتە سنتەرێکی بازرگانی گرنگ لە عێراقدا. بەڵێ ئێمە سەرڕای ئەو گەنجینەکان بەڕێز زانی ژووری بازرگانی و پێشەسازی سلێمانی هەم خاوەنی پێشەنگای نێودەوڵەتی سلێمانیە کە ئەوەش بەڕاستی ئەمە یعنی ئەم شتانە کە کراوە ژووری بازرگانی بە تەنها نەی کردو، ینی بەڕاستی ئەمە بێدان بەوا بنێن کە هەم حکوومەتی هەرێم هەم حکوومەتی با بڵێن پارێزگای سلێمانی هەموو لایەنەکان هەموو لایەنە حیزبی و هەموو دەستگا فەرمی و نافەرمیەکان و هەموو ئەوانەی کە لە پێناوی مەسلحەتی گشتی پارێزگای سلێمانیشەکان هەمووی هاوکارمان بوون بەڕاستی. ئەمەش ینی شتێک نییە بەس ئەم ساڵ و دو ساڵ ببێت بەعکسەوە، ینی ئەتوانم بڵێم زۆر کەس هەیە وەکو ینی نەبیندێت لە شاشەکانەوە نەبیندێت لە کەسایەتی VIP، بەڵام ڕۆلی زۆر گرنگیان هەبوو کە قوتێک و هێزێک و سمعەتێک بن بە ژووری بازرگانی پیشەسازی. ئەوەی کە لە ژووری بازرگانیە بەڕاستی با بڵێن شاشەکەیە، بەڵام لە پشتوانێ ئەتوانم بڵێم هەزارەها بازرگان هەیە کە ئیشەکەن زۆر بە دڵسۆزیلانی هیچ مەسلحەتێکیشان لەگەڵ ژووری بازرگانی پیشەسازیان نەبێ، بەڵام ئەوان ئەزانن ژووری بازرگانی پیشەسازی ماڵی خۆیانە و شانازی پێوەکەن و زۆر ینی کەم تەرخەمیان نەکرد و ئێمە لێرانێ بەڕاستی سوپاسی و کەساناکەین کە قەت دەرناکەون، بەڵام ئەگەر بەقەر ئێمە نەبێ لە ئێمە زیاتر خەمخۆر بوون بۆ ژووری بازرگانی و بۆ ئابووری لە پارێزگای سلێمانیا. دکتۆر لە سەرەتای قسەکانە ئاماژەت بۆدا کە ژووری بازرگانی سلێمانی ئەندامە لە ژووری بازرگانی جیهانیدا، ئەمەش دەبێتە هاوکارێک بۆ ئەوەی کە ژووری بازرگانی سلێمانی بە چالاکترین بناسێت کە بەردەوام لە کۆبوونەوە گرنگەکانی بازرگانی ئامادەبوونی هەیە. بەڵێ توانم بڵێم ژووری بازرگانی و پیشەسازی سلێمانی یەکێکە لە هەرە چالاکترین ژوورەکان لە عێراقا بە بەغاشەوانی لە پەیوەندی نێودەوڵەتەکانیە. بۆ نمونە ئێمە ئەتوان بڵێم دایان پرۆتۆکۆلمان هەیە لەگەڵ وڵاتانی جیهانە بە ئەمریکاوە بە خودی ئەمریکاوە کاکسیروان شایەتی بووم 4 مانگ زیاتر مەشغوڵ بوو لە زۆر جار لە گیرفانی خۆی پارەی سەرف کردو چۆ بۆ ئەمریکا بۆ ئەوەی بتوانێت هەماهەنگیە بکە دروست کار لەگەڵ یەکێتی ژوورە بازرگانیەکانی ئەمریکایە کە خۆشبەختانە ئامادە بوون لەگەڵ ژووری بازرگانی سلێمانیا پرۆتۆکۆلێکی امزاکەن، بەڵام ئێمەی کورد خۆشبەختانە زۆر دڵمان فراوانە و بە عکسەوانی ئیشێکی کرد کە ئەو پرۆتۆکۆلە لەگەڵ یەکێتی ژوورە بازرگانیەکانی هەرێمی کوردستان هەبێت. ئەو پرۆتۆکۆلی کە لە نێوانێکی لە ناو ئەمریکا و کوردستانە هەیە لەگەڵ بەغایانیانە تا ئێستا. سەرڕایەوەی کە ئێمە لەگەڵ وڵاتانی زۆری وڵاتە ئەوەی کە بەڕێزت ئاماژە و پێەیە برادران ڕۆشتن بۆ یۆناان بۆ شاری سالۆنی کە شارێکی زۆر گرنگە لە یۆناان و تاوان ئێمە بەڕاستی شتێک هەیە بێ ئیشارەتی پێبن ئەو قونسڵگیرانەی کە لە کوردستانن کە لە ناو کووردا ئەژین چەندەها ساڵە بەڕاستی هەموو هێز و توانای خۆیان بەکارهێناوە بۆی کاو بتوانن ئیسیفادەیەک بگێنن بە هەرێمی کوردستان لە ڕێی بازرگانی و ئابوووریوانی. ئێستا توانم بڵێم ئەو حەدەسە بە تایبەتی قونسڵگیری یۆناان و شخصی قونسڵی یۆناان کە زۆر وەختی خۆی تیاتەرخان کردبوو ئەو ئیشەی کرد، ینی هەموو ئامادەکاریە کرابوو خۆشبەختانە پرۆتۆکۆلێکی امزاکرا لەگەڵ شاری سالۆنیک و بازرگانەکانی ئێمە توانیان زیارەتی زۆربەی کارگەکان و زۆربەی شوێنە گرنگەکان و تەنانەت زیارەتی ئەلوەکەی ئێوەشان کردبوو بۆ بزانن چۆن چاکترین خۆراک لێوانێ بهێنن بۆ ئێرە بە چاکترین نرخ. باشە دکتۆر هەر لەسەر ئەو قسەیە
ئێستا ڕەنگە تەنها بازرگانان ئاشنای کار و چالاکیەکانی ئێوە بن کە بزانە ژووری بازرگانی سلێمانی چی ئەکات و کار و چالاکیەکانی چی هاوڵاتێکی ئاسایی ئاشنای کارەکانتان نەبێ بۆی کە بۆ هاوڵاتیانی ڕوونکەیتەوە ژووری بازرگانی سلێمانی چی ئەکات لە سلێمانی بە تایبەتی. ماڵەوابی بۆ سوالە چکە بەسەحات ئەوە سوالێکی زۆ جەوهەری و بنەڕەتی و سەرەتاییە چکە بێ بەڕاستی هەموو کەسێک بیزانێ بەداخەوتوانم بڵێم بە ڕۆشنبیریکی ینی ئۆتۆمان نییە لە ڕووی بازرگانی و ئابوووریانی ئەو سوالە جوابەکەی ئاسان بێت بەڵێ زۆر کەس هەیە بەڕاستی بە بازرگان و پێشەسازانیشەوە بە ئینسان سەراحەت قسە بکە ڕەمێکم نەزانێت ڕۆلی ژووری بازرگانی و پێشەسازی چییە. طبعا ئێمە لە ژووری بازرگانی و پیشەسازی کە لە ساڵی 1960 لە سلێمانی دروست بووە طبعا لە عێراق زۆر لەوە کۆنترە لە ساڵی 26 دروست بووە لە عێراقا و یەکێکە لە هەرە فەرمانگە کۆنەکانی کە لە زمانی مەلەکیەت و جمهوریەت و بەعس و دوای ڕاپەڕین هەرماوەتە و هەر شکۆمەندیەک و تایبەتمەندێکی خۆی هەبوو لەبەرەوەی کەەوە دەستگایەکە بە پێی یاسای پەرلەمان دروست بووە دەستگاکە بە پێی یاسای پەرلەمان لە مادەی سێ ئەڵێ ژووری بازرگانی و پیشەسازی ئەبێت ڕێی وەرگیرێت لە دەرکردنی هەر جیاسایەک پەیوەندی هەبێ بە ئابووری و بە بازرگانیەوە ئەمە معنای ئەوەیەکەوە ئەمە ئامرازێکە کە حکوومەت ئەتوانێت بەکاری بێنێ پێشەوەی یاسایەک پێشەوەی شتێک دەرکا پێشەوەی گومرگ زیاکە پێشەوەی زەڕی بەزیاکە باشترە پرس بە ژووری بازرگانی کە چکە ژووری بازرگانی بە صفەتی ئەوەی کە ڕێکخراوێکی پیشەیە ئاگای لە وەزعی بازارە یعنی لاوانی لا ئێمە ژووری بازرگانی ئەبڕێ بەڕێوە لەلایەن ئەنجومەنێکەوە کە هەڵبژێراوە و طبعا لەلایەن ئەو مۆزەفانی کە لێوێ ئیشەکەن ئەوانەی کە لێوێ بردن ینی ئەندامی ئەنجومەن خۆیان بازرگانن کەواتە خۆیان بەشێکن لە ئەو وەزعی کە لە بازارە هەیە بە شێوەیەکی واقعیانە و بە شێوەیەکی ڕیالیزمانە ئەتوانن ڕێی خۆیان بن بە حکوومەت و بە هەر جهتێکی کە بزانن خەڵکەکە گوزەرانی چۆنە بازرگانان چییە وەزعی بازار چۆنە ئەمە تاان وەکو ڕێئێکەیتر حکوومەت ئیشی پێکە ئیشی پێناکە ئەمە لەلایەن ئەوەی چی ئیسفادی هەیە بۆ حکوومەت لە هەمان کاتە بۆ بازرگانەکە و بۆ خەڵکەکە ئیسفادی چییە تۆ ڕێی ژووری بازرگانی پێشەسازی بۆ ئەوکراوە کە بەرگگیری کە لە مافی کەرتی تایبەت کە نێرایەتی کەرتی تایبەتکە لەبەرەوەتوانی ئەو ئەگەر خەڵکەکە ڕووکاتە ژووری بازرگانی ئەو خەموو ئەو سەرنج و ئەو پێشنیارانەی کە هەیەی لە چاکترین کەناڵەوە لە ڕێی ژووری بازرگانی توانی بیگەێنێ بەدەسەڵات زۆر سپاس مادومان کردی دکتۆریان بە هیوای سەرکەوتنی زیاتر چالاکی زیاتر و بەردەوامی زیاتر و پیرۆزیشتان بێ ئەو دەستکەوتە زۆر سپاس بۆ دکتۆر سەلام عەبدوڵڵا کە بەڕێزیان بەڕێوەبەری گشتی ژووری بازرگانی پیشەسازی سلێمانی سپاس بۆی کە لە بەشی پرۆگرام لەگەڵ ئێمەدا ئامادە بوو بە یارمەتی هاوکاران و تای بڕگۆ بابەتەکانی ئەمڕۆمان پێشکەشکردن کاتێکی خۆش خواتان لەگەڵ